دیارە هەواڵ ساکینە چەند سزێکێکە لەو ژنانەی کە ئێمە هەمیشە کە ناوەکەی ئەبیستین قارەمانێک تێکۆشەرێک کە هەم قارەمانە هەمووکو سنبولێک لە تێکۆشانی ژنان تێکۆشانی نەتەوایەتی و چینایەتی کە ئەموو ئەم خەسڵەتانە لە کەسایەتی هەواڵ ساکینە چەند سزا کۆبووبەوە و ئێمە کاتێک گوێمان لە ناوی ئەوە بێیان هەر شتێک لە ژیانی ئەو ئەبیستینیان ئێستا کە ئەمڕۆ لەم مەراسیمەیان لە یادی تیرۆرکردنی ئەو هەمیشە یادمان بۆ ئەوە ئەچێت کە ئێمە باسی کەسێکی ئاسایی ناکەین باسی تێکۆشەرێکی گەورە ئەەکەین کە تێکۆشەرێک کە ژنە لە کۆمەڵگەیەکی پیاو سالاریە هاتۆتە دەرەوە گەشەی بە وشیاری خۆیاوە گەشەی بە بیری چەپ و بیری ئازادی خوازی خۆیاوە لە یەک کاتە توانیوێتی سێ ئاڕاستەی تێکۆشان لە خۆیان بەرجەستە بکە هەم بیری ژنۆلۆژی هەم بیری چینایەتی و نەتەوایەتی ئەم سێ بنەمایە لە ئایدیای هەواڵ ساکینەیە خاڵی سەرەکی بوون بۆ تێکۆشان و بەردەوامی و پێداگری و چەسپاندنی لەسەر بنەمای ئەو پرەنسیپانەی کە بڕوای پێی بووە لە تێکۆشان و لە هەوڵ و ئەو ڕێبازی کە لەسەری بووە دیارە ئامانجی هەواڵ ساکینە ئامانجی هەموو ژنانە بەڵام ڕەنگە هەریەکە بە ئاراستەیەکە ئیش بکە ئیشکردنی ئەو ئیشکردنێک بۆتە کە لە موقعێکی جغرافی کوردستانە لە شوێنێکی دیکە بووە بەڵام کاریگەری و خەسڵەتی تێکۆشانەکانی تیشکیان ناوەتەوە بۆ هەموو ژنانی هەر چوار پارچەکە و هەر چوار پارچە با بڵێن لە ژنان وەکو ڕەمزێک بۆ تێکۆشان و بیری ئازادیەی بینن ڕاستی ژنان یعنی هەمیشە مەترسی ژنان کە بیری ئازادی هەڵبگرێ لە کۆمەڵگەی پیاوسالاریە زۆرتر بڵێن ڕوبەڕووی کێشە و ئاسەنگەکانی بەردەمی کۆمەڵگاکەی و بەردەمی سیستەمەکە ئەبێتەوە چونکە ئەگەر پیاوێک بیری ئازادی هەبێ ئەو تەنها وەکو پیاوێک وەکو تاکێک بی لە ئازادیەکاتەوە و ڕەنگە مەترسیەکانی تەنها سیستەمەکەی لەسەر بێ مەترسی کللتور و کۆمەڵگا ئەو کۆمەڵگەی لەسەر نییە کە بارگاویە بە بیرێکی نێرسالاری بەڵام کاتێک ژنان بیر لە ئازادی و بەرەنگاری بەرگری لە مافەکانیانەکەن ئەمە زیاتر تەنانە دەبێتە جێی مەترسی بۆ پیاوانی ئاسایش ئەو پیاوانەی کە لە کۆمەڵگەکەیە هەن نەگە بە تەنها ئەوانەی کە لە سیستەمانیان بەڵێن پلەیەکی بەرپرسیارەتیان هەیە بۆیە هەمیشە بیری ئازادی خوازی لە لای ژنان زیاتر ڕوبەڕووی ئاسەنگە بێتەوە لە بیری ئازادی خواسی لای پیاوێک.